هەفتاوشەشە لە سلێمانی لە زانکۆی سلێمانی سکۆڵی پەروەردەی بنەرەتی بەشی کوردی کار دەکات پسپۆری گشتی زمان و ئەدەبی کوردی هەیە پسپۆری ورد لە لێکسیکۆلۆژی مۆرفۆلۆژی هەیە سان بڕوانامەکانی زۆرن یەکێک لەو بڕوانامە بەکالۆریۆس لە زمان و ئەدەبی کوردی لە بەشی کوردی زمانی زانکۆی سلێمانی بە پلەی زۆر باش کە دووەم بۆ لەسەر ئاستی بەش ماستەر لە زمانی کوردی لە بەشی کوردی زانکۆی بەغداد بە پلەی باڵان ناونیشانی نامەکە ڕوونانی کردار لە زاری هەورامیدا لە ساڵی 2010 بۆ 2011 بڕوانامەی دکتۆرا لە زمانی کوردی لە بەشی کوردی زانکۆی سلێمانی بە پلەی زۆر باش بەدەستی هێناوە چەندین بڵاوکراوەشی هەن دووەمیان شیلان خان دکتۆرە شیلان عومەر حسێن کە لە 76 لە سلێمانی لەدایک بووە خوێندنی سەرەتایی و ناوەندی ئامادەی بەشی زانستی سلێمانی تەواوی کردووە بڕوانامەی بەکالۆریۆس لە زمان و ئەدەبی کوردی ساڵی 1998 لە زانکۆی سلێمانی وەریگرتووە بڕوانامەی ماستەر لە زمانی کوردیدا لە 2007 لە زانکۆی سلێمانی وەریگرتووە نامەی ماستەرەکەی بە ناونیشانی ئیدیۆم چەشن و پێکهاتنی لە زمانی کوردیدا بووە بڕوانامەی دکتۆرا لە زمانی کوردیدا لە ساڵی 2011 لە زانکۆی سلێمانی وەریگرتووە و تێزی دکتۆراکەشی بە ناونیشانی پەیوەندی سێنتاکس و سێمانتیک لە زمانی کوردیدا بووە پلەی زانستی پرۆفیسۆری یاریدەدەر لە ساڵی 2015دا لە زانکۆی سلێمانی بەخشراوە و کتێب و چاپکراوەی زۆری هەیە زیاتر لە 25 توێژنەوەی زانستی بڵاوکراویش میوانی سێیانمان فرەیدون سامان شاعیر و توێژەی زمان ناسی کە لە دایبووی هەولێرە لە کارگەری دارایی کولێژی کارگەری و ئابووری لە زانکۆی بەغداد لە ساڵی 84 لەوێ بووە نووسەری گۆڤاری زمان ناسی وەرزی زمان و زار سەرۆکی ڕێکخراوی خان بۆ لێکۆڵینەوەی هزری ئەندامی پێشووی کۆمیتەی ئاڕێبەراتی ناوەندی پێیکوردی نێودەوڵەتی بووە چەندین کتێب و چاپکراوەی هەیە کتێبی زمانی و ئیتیک زمانەکانی کوردی و عەرەبی فارسی دەزانێت چەندان توێژین لەسەر پرسەگەلی پێکهاتەی ئێزی فەیلی شەبەک یارسان زەردەشتی نوێیەکان چەندین توێژینەوە لەسەر ئەمانە هەیە و چەندان توێژینەوە لەسەر کێشەکانی زمانی کوردی لەسەر ئاسەکانی پەروەردە فێرکردن سۆشیال میدیا ڕۆژنامەگەری کوردی زار و بنزارەکان هەیە لە دکتۆر بێستونەوە دەست بکەن زۆر بەخێر بێن خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە ئەمڕۆ ئەم دیبەیتە پێشکەش دەکەن هیوادارم ئامادەبووانی ئەم پێشانگەش گوێ لە قسەکانی ئێوە بگرن مفا یان سوودێکی زۆر لەم دیبەیتەوە لەم قسانەی ئێوە وەربگرن چونکە هەڵبەتە قسەکانی ئێوە جێگەی مفا و سەرنجی هەمومانە بن لە دکتۆر بێستۆنەوە دەست بکەن دکتۆر بێستۆن یەک پرسیارەکەم بەڵام کاتەکەمان تەحدید دەبێ ئێمە ئەتوانن بە لە کاتی 15 دقەیە گەر بتوانین وەڵاممان 15 دقە بێ زیاتر نەبووەوەی بتوانن گوتوبێژێکی باش بکەن بە هەرسێکمان لە کاتێکی گونجاودا زمانی کوردی هێشتا لە سنووری ترسناکی مان و نەماندایە یان ئەم سنوورە بەرە و پانتاییەکی ژیانی هەمیشەیی بەزاندووە مەترسیە سەرەکەەکانی سەر ئەم زمانە لە سەردەمی ئێستا کامانن مەترسی ئەو مەترسیانەی کە ئەکەوێتە سەر زمانی کوردی لە ئیتر لە پارچەکانی کوردستانە یان لە باشووری کوردستان زیاتر قسەی لەسەر بکەن چه مەترسی لەسەر ئەم زمانە هەیە بۆ بینی مان و نەمانە یان زمانی کوردی بەرە پێش چۆ ئێستا ئێوارەتان باش سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت ئایا زمانی کوردی لە مەترسیایە لە مەترسیان نیە ئەبێ هەندێک شت هەیە پۆلێن بکرێت ئەوەی کە پەیوەستە بە پارچەکانی ترەوە بە بێگومان لە مەترسیایە چونکە لە پارچەکانی تر بەم زمانە ناخوێنرێت و نانووسرێت و زمانی فەرمی دەوڵەتەکانیە لە دادگایە لە فەرمانگەکانی حکوومەتا بەکار ناهێنرێت بەڵام ئەوەی کە زیندویەتی هێشتووەتەوە قسە پێکەرانی خەڵکەکەیەتی ئەگەر بینە سەر باشووری کوردستان بارودۆخەکە جیاوازترە من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم
هەندێک زمان لە مەترسیان بەهۆی هۆکارێکی دەرەکیەوە لە مەترسیان بۆ نمونە لە جەزائیر زمانی عەرەبی لە مەترسیایە لەبەرەوەی وڵاتی جەزائیر داگیر کراوە لەلایەن فەڕەنسیەکانەوە. لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە نییە. لە هیندستان زمانی ئینگلیزی زمانی دووەمە لەبەرەوەی هیندستان مستعمەرەی وڵاتێکی وەکو بەریتانیا بووە. ئەگەر بێمە سەر باسی وڵاتانی تر لە وڵاتێکی وەکو مالیزیا پێکهاتەی وڵاتەکە جیاوازە. چینی تایە، مالیزی تایە، هندی تایە. بەڵام ئێمە لە کوردستان ئەم دیاردەیەمان نییە، یعنی پێکهاتەی هەرێمی کوردستان جیاواز نییە. بەڵام لەبەرەوەی خۆمان پلانی زمانی و پلانی کارگێڕ و ئیداریمان نەبووە ڕەفتارێکی باش لەگەڵ زمانە بکەین، زمان لەم هەرێمە لە خەتەرایە. بە تایبەتی لە مەسەلەی پەروەردەیە، لە کردنەوەی ئەو هەموو مەکتەبە ئینگلیزیەیە، لەوەی کە زمانی ئینگلیزی بکرێت بە زمانی یەکەم، یان هیچ نەبێ بکرێت بە زمانی چینی ڕۆشنبیر و گەنجی ئێستا، ئەمە خۆمان دروستمان کردووە. من حەزەکەم پێناسەیەکی نەتەوە بکەم. نەتەوە لای ناسیۆنالیستەکان، لای نەتەوەیەکان کۆمەڵە خەڵکێکن لە سەرزەمینێکی دیاریکراوە بەرژەوەندیەکی هاوبەش، کلتور و ئاینێکی هاوبەش کۆیان دەکاتەوە. هەموو ئەوانی تر جگە لە زمان لە ناوچوونان، بۆ نمونە کلتوری هاوبەش لەبەر ڕۆشنایی گلۆبالیزیشن و عەولەمەیە لە ناوچوونایە. ئێستا کلتوری هاوبەشی نەتەوەکان خەریکە لە ناوەچێت. ئەمە بەدەست ئێمە نییە، لە تەنیا لە وڵاتی ئێمەش نییە، لە هەموو وڵاتان. هەر جیهانگەری هەموو دنیای کردو بە گوندێکی بچوو کراوە. یعنی بۆ نمونە ئەو جلانە ئێمە لە بەرمانایە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ئەو جلانەی کە خەڵکی تریش لە وڵاتان لە بەریانایە. ئەو خواردنانەی ئێمە خۆین هەندێک خواردنی کوردەواری لێ دەرچێت، ئەگینا ئەسە پیتزا بۆ بە خواردنێکی جیهانی. ئێستا ئێمەوە سەر زمانەکە، یعنی بۆی لە مۆزوعەکە لانەیەم. ئەوەی کە هەیە و ئەمێنێتەوە زمانە کە مۆرکی نەتەوەیی بوونمان ئەپارێزێت. مۆرکی نەتەوەیی بوونی ئەم زمان مۆرکی نەتەوەیی بوونمان ئەپارێزێت. مەسەڵەن بەرژەوەندی هاوبەش. بەرژەوەندی هاوبەش پەرد بووە. بەقەدەر شاری سلێمانی خەڵک لە ئەوروپا، کورد ئەوروپا ئاژی ئێستا. بۆ کوردێک بەرژەوەندی ئەوەیە کە وڵاتی بەریتانیا زەریبە کەم کاتەوە تا شاری سلێمانی. زەریبە لە وڵاتی بەریتانیا کەمتر بێتەوە تا لە شاری سلێمانی، چکە لەوێ ئەژی. بەڵام حتا مەسەلەی ڕەنگوبۆ، یعنی پێستی جۆری پێست و قەبارە و باڵا و ئەوانە ئێمە لەگەڵ نەتەوەیەکی وەکو فارس و عەرەب و تورکا زۆر جیاوازیەکی ئۆتۆمان نییە. بەڵام ئەوەی کە هەیە زمانەکەیە کە مۆرکی جیاکەرەوەمانە. جا لەبەرەوە چاچەند ئەم زمانە بتوانین دەستی پێوە بگرین، مۆرکی نەتەوەیی بوونمان ئەپارێزێت. بەبێگومان ئێستا شارەکانی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم شاری هەولێر، بە پلەی دووەم سلێمانی، اینجا دۆوەکو شارەکانی تر لە بەردەم خەتەرێکی زۆر گەورەیان لەبەرەوەی بە عەقڵیەتێکی دەوڵەتداری ئێمە مامەڵەمان لەگەڵ زمانانە کردووە. پیاوێکەیە لە ئەمریکای لاتین، نووسەرێکی گەورەی ئەمریکای لاتینە، ناوی گابرێل گارسیا مارکیزە، ئەڵێ ئەگەر پارەت پێبوو ئەوە ئەبێ هەمووان زمانی تۆ بزانن. بەڵام ئەگەر کڕیار بووی ئەبێ هەمووان زمانی تۆ بزانن. بەڵام ئەگەر فرۆشیار بووی تۆ ئەبێ زمانی هەمووان بزانیت. یعنی پەیوەست بە سەرمایەوە، بە ئابووریەوە، خەڵکی خاوەن سەرمایە خەڵکی خاوەن زمانە. ئێمە لەم هەرێمی کوردستانە پارەمان پێیە، بەڵام لەبری ئەوەی خەڵک زمانی ئێمە بزانێ، ئێمە زمانی خەڵکە زانی. ئەمە کێشەکە لێرایە. دەیان مامۆستای زانکۆ، دەیان پزیشک، دەیان ئەندازیار لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون بۆ سلێمانی و بۆ هەولێر و بۆ دهۆ. لەبری ئەوەی ئەوان فێری کوردی بن، موچە لای ئێمە وەرەگرن، ئێمە فێری عەرەبی بووین لەگەڵ ئەوانە قساکەین. ئەمە نەبوونی استراتیژیەتێکی زمانیە، لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ ئەم دۆسیا بکەین کە دۆسیەی فێربوونی زمانەوە. خەمی زمان نەبووە بە خەمێکی گەورە لای دەسەڵاتداری کورد. بەڵام لە ڕاستیە لەوە لە پاشە ڕۆژە بەرەو قەیرانی ئەوە بڕۆین کە مناڵەکانمان باش کوردی نەزانن، چونکە ئەوەندە دایانگە و باخشەی ساوایان و مەکتەبی ئینگلیزی کراوەتەوە و بەم مانتقە بەم لۆجیکە کە زمان فێربوون
شتێکی حاڵەتێکی ئاساییە یعنی چەند زمان بزانانی ئەوەندە مرۆڤی بەڵام ئەبێ ئەو زمانانەی تر سەربار بن بار بکرێنە سەر زمانی کوردی یەکەم جار مناڵەکە فێری زمانی کوردی بکرێت و تا قۆناکێک ئەبێ زمانی کوردی دەستنیشان بکرێت کە دکتۆر شیلان دڵنیان باسی ئەکات لە دوای ئەوە زمانی ئینگلیزی و فەڕەنسی و عەرەبی و ئەوانەی بۆ خێتە سەر بە بڕوای من مەترسی هەیە لەسەر زمانی کوردی لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوەندەش ئاسان نییە مۆرکی زمانی کوردی بسڕێتەوە یعنی ئەوە ئیشی ساڵ و دو ساڵ و ئەوانە نییە بەلایانی کەمەوە 50 ساڵی ئەوێت بەلایانی کەمەوە 100 ساڵی ئەوێت بەڵام خەتەرەکە لەوایە تۆ هەنگاو بەرەو ئەوە بنیت هەنگاو بەرەو ئەوە بنیت و هۆشیاریەکی نەتەوەییت نەبێت لە ئاستیا کە بتوانی بەرەو چارەسەرکردنی بڕۆیت لەبەرەوە من خەتەرەکە بینم وەکو ئەوەی کە هەیە بەڵام پێویستە حکوومەت دام و دەستگاکان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری پلانیان هەبێت چۆن ڕوبەڕووی ئەمە ببنەوە چێشتخانەکان مۆڵەکان مەسەن بۆ منە ئۆتێلەکان ئەوانە هەموو ئەبێ کارمەندی کوردی تیابێت و زمانی کوردی بە باشی بزانن چۆن مافیەوەیان هەیە کە کارمەندی تیابێت زمانەکانی تریش بزانن ئێستا لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە ببوورە تەواو لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە ئێستا هەیە ئەلو لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە من بینیومە و بیستومە یعنی بێژەرەکە ئەچێتە ناو چێشتخانەیەکەوە یەک کارمەندیتیان نیە بە کوردی قسەی لەگەڵا بکات ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە لە زانکۆکانمانە زمانی فەرمی یا زمانی عەرەبیە یا زمانی ئینگلیزیە کاکرێ وردە وردە ئێمە هەنگاو بەرەوە بنین کە پرۆگرامەکانی خوێندنمان بکرێن بە کوردی ینی وردە وردە وای لێبێت کۆلێژی پزیشکی من تێناگەم بۆ کۆلێژی پزیشکی لە زانکۆیەکی وەکو ئەستەمبوڵە لە تورکیایە بە تورکیە خوێنرێت بەڵام لە هەرێمی کوردستانە بە ئینگلیزیە خوێنرێت لە ئێرانە بە فارسیە خوێنرێت بەڵام لە هەرێمی کوردستانە بە ئینگلیزیە خوێنرێت وەعیەکی هۆشیاریەکی ڕۆشنبیری وا بڵاو بێتەوە کە سەرکردەکان تەنها بە زمانی کوردی قسە بکەن محەممەدی خاتەمی سەرۆکۆماری ئێران بووە ڕۆشتۆتە ئەڵمانیا بە فارسی قسەی کردەوە نەبێ ئەڵمانیش نەزانێت ینی تۆ زەڕورە بە زمانی نەتەوەکەی خۆت قسە بکەیت نەک وەکو شتێکی تەعەسوب بۆ ئەوەی بیسەلمێنیت کە تۆ سەر بەم زمانیت بەم زمانە گرنگی و ماهیەتی لای خۆم هەیە من بڕوام وایە کە هۆشیاری نەتەوەیی پێویستە بۆ بەرەو پێشچوونی زمان بەڵام ڕاستیەکەی ئەبێ لەوە شتێ بگەین کە زارەکان نابێت قوتکەینەوە وەکو زمان بیانگەینە ئاستی زمان ئێستا بەڕاستی لێتان ناشارمەوە حەملەیەک دروست بووە زازاچی و هەورامی و ئەوانە ئەیانەوێ بیگەینە ئاستی زمان ئەمە خەتەرناکێکی زۆر گەورەیە بۆ لە هۆشیاری نەتەوەییەوە نایەت چونکە بۆ پەیوەندی نێوان زمان و زار پەیوەندیەکە لە دەرەوەی زمانە کە پەیوەندی هەستە ئەبێ قسەکەرێکی زاری هەورامی یا لۆڕی یا کەلۆڕی یا زازایی هەست کاکە کووردە ئەو هەستەی لا دروست ببێت ئەنی پەیوەندیەکە پەیوەندی بە هەستەوە هەیە ئەگینا پەیوەندی بە سینتاکس و مۆرفۆلۆژی و شەساسی ئەوانەوە نییە پەیوەندیەکی بەوەعی نەتەوەییەوە هەیە کاتێک کە تۆ ڕژێمی بەعەز چەوساندوتیەوە نەویتوە تۆ خەڵکی گەرمیانی یا خەڵکی هەورامانی یا خەڵکی پشدەری یا خەڵکی دهۆکیت بە هەموو نەوعێک گوتوێتی تۆی بە کورد حساب کردووە ئەمە هەستەکەی لا دروست کردووی ینی قسە لەسەرەوە کرێ بۆ نمونە لۆڕەکان کوردن یا کوردین ئەبێ لۆڕەکان خۆیان ئەو هەستەیان لا دروست بێت کە کوردن ئەگەر قەرار بێت بۆ نمونە قەرار بێت هەورامی زمانێکی جیاواز بێت ئەبێ نەتەوەیەکی جیاوازیش بێت چونکە بۆ پێناسەی نەتەوەی جیاواز ئەوەیە کە زمانی جیاوازی هەبێت یعنی ئەکرێت بۆ نمونە ئەکرێت دوو نەتەوە یەک زمانیان هەبێت بەڵام ناکرێت دوو نەتەوەی جیاواز یعنی ناکرێت بۆ نمونە دوو زمانی جیاوازی یەک نەتەوە بێت ئەوەیان ناکرێت جا ئەگەر بۆ نمونە ئەم باسە لە شوێنی کەش کراوە وتراوە ئەی بۆ هەورامی میلەتێکی جیاواز نەبێت بەڵام لە ڕاستیە هەورامی میلەتێکی جیاواز بێت ئەبێ وەکو نەتەوە تەعامل کات ئەگەر نەتەوەیەکی جیاواز بێت ئەو کاتە بێ پارتی سیاسی خۆی هەبێت ئەو کاتە بێ کورسی پەرلەمانی خۆی هەبێت ئەو کاتە ئەبێ قوتابخانەی تایبەت بە خۆی هەبێت ئەو کاتە ئەبێ بەڵام وانە واقعەکە وان نییە لەبەرەوە دوو شتە یا ئەوەیە پیلانی خەڵکی ترە ئەجندای خەڵکی ترە لێرە جێبەجێکرێت لە نەزانینەوەیە
کە من هیوادارم ئەم تەنگەژەیە کە بۆ زمانی کوردی دروست بووە ئێستا لە نەزانینەوە بێت نەک پلانی دەرەوە بێت. ئەگەر قسەکانم کورت کەمەوە و چڕیان کەمەوە ئەوە نییە بڵێن ئێمە ئێستا زمانی کوردی پشتی لێ بکەینەوە لە بێخەمیەکی گەورەیە بین و خەمەکەش خەمێکی گەورەیە، بەڵام ئەوەش نییە بڵێن بە ئاسانی زمانی کوردی لە ناوەچێت. بە ئاسانی زمانی کوردی لە ناچێت چونکە ئێمە قسە پێکەرانمان لە ماڵەکانە ئێستا زمانی کوردی بەکارەهێنن، بەڵام بەڕاستێکی ئەبێ پلانمان هەبێت بۆ ئەو جیلە نوێیی کە بەڕێوەیە بتوانین وایان لێ بکەین زمانی شیرینی کوردیان لا شیرینتر بکەین و بتوانین پێیان بڵێن تۆ قسەکەری زمانی کوردیت ئەبێ یەکەم جار زمانەکەی خۆت فێربی، اینجا زمانی بێگانە فێربی، چونکە ئاوەسمەندیەکە لە زمانی کوردی هەیە. زۆر سپاس چاوەکەمی بەڕێزی بستون. دکتۆرە شیلان، دکتۆر بستون باسی زۆر لەو مەترسیانە کرد کە لەسەر زمانی کوردیە. ئێمە چۆن خۆمان لەو مەترسیانە بە دوور بگرین لە بینی سەردەم و لەبارەی ڕێفۆرمەوە بەڕستا باشە؟ بەڵێ چۆن خۆمان بە دوور بگرین لەو مەترسیانەی کە دکتۆر بەستۆن باسی کرد. زۆر مەترسیە لەسەر زمانی کوردی. یەکەم دووەم لەباری فۆرم و سەردەمینەوە چۆن زمانی کوردیش پێش بخەن لە هەمان کاتە، هەم پێشکەوتنی تیاابێ ئەمیش لە مەترسیم پارێزی. بەڵێ بە ناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ سازکردنیان پانێڵە. لە ناونیشانی پانێڵەکەەوە دەست پێ بکەم کە ئاڵی زمانمان بوونمانە. ئێمە بەداخەوە بە دروستی لە زمان تێنەگەشتوون. بۆچی زمان بە بنەمایەکی سەرەکی نەتەوەبوونی هەر میلەتێک دەزیشان کراوە؟ بۆچی زمان بۆ بە ماکی ژیانکاری لە نێوان نەتەوەکانن؟ ئێمە بێ بپرسین 100 ساڵ پێش ئێستا تاکە نەتەوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە نەبووە خاوەن سنوور و جوگرافیای خۆی، نەبووە خاوەن دەوڵەت، بەس ئەوە بوو زمانەکەی جیاواز بوو. ئەگینا بە تورکی قسەمان کردایە ئێستا لەسەر وڵاتی تورکیا بووین، بە فارسی قسەمان کردایە ئێستا لەسەر ئێران بووین، بە عەرەبیش بە هەمان شێوە. کەوا بوو زمانە دەستنیشانکەری نەتەوەبوونی تاکەکان دەستنیشانەکە. زمان تەنها بریتی نییە لە شتێکی دەنگی کە ئێمە گزارشتی پێ بکەین، زانیاری پێ بگوازینەوە، بیر و بۆچینەکانی پێ دەربڕین، بەڵکو زمان بنیات و هەبوونی هەر دیاردەیەک، کەسێک، تاکێک، گروپێک، ڕووداوێک گزارش لێکات کە دەربڕێتی. بۆیە زمان بە بنیاتی هەبووەکان دەستنیشان کراوە. لەمەشەوە وتراوە نەتەوەکان زمانێکی گۆکراون و زمانیش بریتە لە نەتەوە و کولتورێکی هێما بۆ کراوە. بۆیە ئێمە هەرچێکمان هەیە هەموو نەتەوەیە، هەرچێکی هەیە لە دنیابینی، لە ئاوەزمەندی، لە تێفکران، لە بیرکردنەوە، لە ئەزمون، لە تاقیکردنەوە، لە ڕستەنایەتی، لە فەرهەنگ، هەموو ئەمانەی کە بنیاتی نەتەوەیەک پێگەێنن لە ناو زمانەکەیان هەڵگیراون و لە ناو زمانەکەیان گەنج کراون. کەواتە زمان دیوانی نەتەوەکانە، واتە زمان بریتە لەو پێگەی، لەو گەنجینەیەی کە هەموو بنیاتی تاک و گروپ و نەتەوەیەکی تیا هەڵگیراون. ئێمە ئەم گەنجینەیە چۆن بپارێزین؟ ئەم گەنجینەیە گرنگە یەکەمیشت لە گەنجینەکە خۆی بگەین، زانین ئەم گەنجینەی خۆی چییە. بەداخەوە تا ئێستا ئێمە وەک ئاستی پێویست مامەڵەمان لەگەڵ ئەم گەنجینەیە نەکردووە کە ئەم گەنجینەیە میراتی باو باپیرانی ئێمەیە بەدەست ئێمە گەشتووە، ئەبێ ئێمەش بیگەین بەنەوەکانی داهاتوومان. بەڵام ئێمە ئەگەر وریای نەبین ئەم گەنجینەیە بەڕاستی ئەم جارە و کاکتۆر بێستون ئاماژەی پێەیە سەردەمانی پێشوو مەترسی هۆکاری دەرەکیمان هەبوو بۆ ئەوەی زمانەکەمان ناوبەرێ. بەڵام بەداخەوە لەم 30 ساڵەیە مەترسیەکانمان هۆکاری ناوەکین، خۆمانین ئەبین بە خۆری زمانەکەمان، خۆمانین کە بووینەتە بەوەی کە زمانەکەمان تووشی داخوران کردووە. بەداخەوە لە ئێستا دیاردەیەک هەیە، دیاردەی لیگواسایدی پێوترێت، وەکو چۆن جینۆساید هەیە، کۆمەڵکوژی. ئێستا دیاردەی لیگواساید هەیە، زمانکوژیە. زمانکوژی چییە؟ لە ناوبردن و پاکتاوکردنی زمانی نەتەوەیەکە کە زمانەکەی لە ناوبەر بە دڵنیاییەوە نەتەوەکەش لە ناوەچێ. ئێمە تێنەگەشتووین لەوەی کاتێک زمانی تاکێک یا گروپێک یا نەتەوەیەک ئەگۆڕین
شێوازی بیرکردنەوەی چۆنێتی تێفکرانی ئاوەزمەندی دنیابینی ئەوگۆڕی چکە زمان کللتورە ئێمە ناتوانین لە کللتوری هیچ نەتەوەی تێبگەین هەتا فێری زمان نەبین ئەگەر بشمانەوێ فێری زمانی هەر میلەتێک بین ئەبێ فێری کللتورەکەی بین چکە زمان وتمان تەنها چەند دەربڕینی چەند وشە و زاراوەیەک نییە بەڵکو ئەم وشە و زاراوانە هەڵگری ماکی ئەو نەتەوەین هەڵگری دنیابینی و ڕەسەنایەتی ئەو نەتەوەین هەڵگری ئاوەزمەندی و بیر و بیرکردنەوەیانە ئەمە شەوای کردووە جیاوازی زمانەکان هاتووتە کایەوە ئەگینا شتەکان لە جیهانە هەموو یەکشتن بۆ نمونە ئێمە بەردمان هەیە لە هەموو شوێنێکی دنیا بەرد هەر بەردە بەڵام بۆ هەرێکە و هەر نەتەوە جیاواز ناوی لێناوە چکە بیرکردنەوەکانمان جیاوازە تێڕامان و ئاوەزمەندیەکانمان جیاوازە جا ئەم دیاردەی زمان کوژیە ئێستا زانایانی بواری زمانەوانی کارەکی زۆر کاری لەسەرەکەن سەرژمێرێکیان کردووە بۆ زمانەکان لە ئێستا 6,000 زیندوو لە زمانە هەن لە زمان هەن کە لە جیهانە قسەی پێ ئەکرێ لەم 6,000 زمانە 8 زمانیان بە زمانە زیندووە باڵەکانی جیهان دەستنیشان کراون کە زیاتر لە 2 ملیار کەس قسە پێکەرێتی لەسەر ئاستی جیهان ئەم 6,000 کە هەمانە پێشبینی ئەوە کراوە لە 77 ساڵی ئایندەیە واتە تا ساڵی 2100 زایانی ئەگەری لە ناوچوونیان هەیە بۆ لە 150 واتە 3,000یان لە ناو بچن و نەمێنن بۆ کارە سەرەکیەکەی لە ناوچوونی ئەم زمانە جگە لە جیهانگیری و جگە لە هۆکاری داگیرکاری و هۆکاری سروشتی و کۆماڵی هۆکاری کرد هۆکاری سەرکیان هۆکارناوەکیەکانە کە بەداخەوە ئێمەی کورد خۆمان بووینەتە سەرچاوە بۆ هۆکارناوەکیانە گرنگترینیان بریتیە لە نەوەیکردنی زمانی لای تاکی نەتەوەکە کە ئێستا زۆر بەداخەوە خێزانەکانمان بە هۆشیاری داانێن ئەگەر مناڵەکانیان لە قۆناغی دارگە و باخچی ساوایان و قۆناغی بنەڕەتی بە ئینگلیزی قسە بکەن وازان بەمە ئاستی زیرەکی مناڵەکانیان ئاستی ڕۆشنبیریان بەرز کردوێتەوە هەر کاتێک ئێمە شکۆی زمانەکەمان لەناو خودی نەتەوەکە هێنایە خوارەوە ئەوە مەترسی لە ناوچووری و زمانایە کە بەداخەوە گوتم ئێمە ئەمە پێ بزانین یان نەزانین حکوومەت بە ناڕاستەوخۆ بە یا بەڕاستەوخۆ ئیشی لەسەر ئەمە کردووە بۆ نمونە هەلی کاری بەستۆتەوە بەوەی کە بێتەوە زمانی دووهەم و سێم بزانین بۆ نمونە بۆ خوێندنی باڵا ئەبێ پێویستە زمانی دووهەم و سێم تاقیکردنەوەی توانستی زمانی تیا بکەین واتە بۆ هەموو دەواازەکان خۆی بە خورتی وا دەیەکاتەوە فێری زمانێکی تر بی کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیای نییە خاڵێکی تر کە هەمانە و هەر خۆمان بەرپرسیارین لەی ئەو پاشارگەردانی و هەڕەمەچیە لە پێڕەوی جوزمانی لە پرۆسەی پەروەردەیە لە هیچ شوێنێکی دنیای نییە پرۆسەی پەروەردە بەبێ ئەوەی لەژێر جڵەوی وەزارەتی پەروەردەدا بێت خوێندنگەی تایبەت بکاتەوە بۆ منداڵی نەتەوەیە کە بە زمانێکی تر بخوێنێ چونکە خوێندنی زمانی دووهەم پێش قۆناغی خۆی دەڵێمە لەگەڵ ئەوانین کە بڵێ نابێت زمانی دووەم فێر بین فێربوونی چەند زمان ئەوەندە ڕۆشنبیری ئەوەنە کۆزانیاری تایاتە بەڵام ئەمە قۆناغی خۆی ئاستی خۆی کومەرج و کۆتوبەندی خۆی هەیە ئەمەی کە لای ئێماکرێ بەداخەوە بەهۆی ئەو هەڕەمەکیایی کە لە پرۆسەی پەروەردەمانە هەیە منداڵی ئێمە خستومانەتە بەر خوێندن بە زمانی دووهەم بەبێ ئەوەی بزانین بۆچی ئەو مناڵەمان خستووە وامە لەو مناڵە کردووە تووشی گێژاوێکمان کردو تووشی سەرلە شێوانمان کردووە وەکوڵێ لە کوردەکەی هەردوو جەژنەمان کردووە نە فێری زمانی کوردی ئەبێ بە ڕەوانی نەفێری زمانی ئینگلیزی شەدە چکە زمانی ئینگلیزی هەرەوە نییە بەڕەنگی سوورەڵەنچی و بەڕەنگی زەرەڵەنچی وەکو وتمان فێربوونی زمان فێربوونی کللتوری ئەو نەتەوەیە کە بۆ زمانە قساکەن فێربوونی بیرکردنەوەیەتی ئاوەزمەندیەتی بۆیە زانایانی بواری زمانناسی جەختیان لەوە کردوتەوە ئەگەر هاتوو ئێمە منداڵێک لە ماڵەوە بە زمانی قسەی کردو لە قوتابخانە بە زمانێکی تر خوێندی ئەو منداڵە تووشی دابەزینی جۆرەتی پەروەردەیی ئەبێ ئەو منداڵە تووشی کێشەی دەرونی ئەبێ ئەو منداڵە تووشی نەخۆشی کۆمەڵایەتی ئەبێ تووشی کێشەی زمانی ئەبێ کۆمەڵێک ئارێشە بۆ مناڵێتە پێشەوە بەبێ ئەوەی ئێمە حسابمان بۆ کرد بێت وەک وتمان هەر کاتێک ئێمە زمانی منداڵ بشێوێنین بە دڵنیاییەوە بیر و بیرکردنەوەی ئەشێوێنین بە دڵنیاییەوە لایەنداری و
لایەنگیری بۆ بەهاکانی کولتورەکەی بۆ دابوونەریتەکانی بۆ ڕەسەنایەتی بۆ فەرەنگی هەموو ئەمانە چیەکەن هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەریاتی و کە ئێمە ئێستا بەکارەکی لە ژیانی خۆمانە بەڕاستی ئەمە ئابینی بۆیە دیاردەی زمانکوژی دیاردەیەکە کە ئێستا هەڕەشە لە هەموو زمانەکانەکان ئەگەر هاتوو میلەتانی خاوەن زمان نەچن بەدەم ئەم دیاردەیە و ڕێگری لێ نەکەن کورد چۆن بچێ بەدەم ئەم دیاردەیەوە کورد چۆن بچێ بەدەم ئەم دیاردەیەوە بەڵێ ئێمە بێ بزانین 5 کەناڵی سەرکیمان هەیە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر پەروەردەکردنی تاک و پەروەردەکردنی زمانی تاک یەکەمینیان خێزانە ئێمە بێ بزانین پرۆسی زمانکوژانی مناڵ کاتێک ئێمە کۆرپەلین لەسکی دایکمانە لەسەر تەمەنی 3 مانگی دەست پێ ئەکات منداڵێک کە دێتە دنیاوە ئێمە وا ئەزانین هیچ پێمایەکی لەو زمانی دایکی وەرنەگرتووە بۆچی بە یەکەم زمانەوەترێ زمانی دایک لەبەرەوەی منداڵ کە لە دایکە بێ زمانپژانی لەسکی دایکە دەستی پێکردووە منداڵ کاتێک تەمەنی ئەگاتە 5 ساڵی کە بە قۆناغی کامەڵبوونی زمانی دایک دەستنیشان کراوە نزیکەی 16,000 وشە لە زمانی دایکە لە مێشکایەتی ئەم 16,000 وشەیە ئەگەر هاتوو ئەم منداڵە کارێکی نەکا لە کۆمەڵگایە لە قوتابخانەکەی بەکاری مێنێ هەمووی ئەپوکێتەوە ئەمە وای لێ کات کە ئەم منداڵە تووشی وەکوڵێت ئارێشەیەکی دەمارزانی ئەبێ لە مێشکیان سەرچاوەکە زانستیەکانەوەیان کردوێتەوە نەخۆشی ئۆتیزم لە جۆری دووهەم کە بەدەست هاتووە نەکەوەی کە زگمانکیە لە تەمەندی 3 ساڵی لە ئەم جۆری داخلکردنی زمانی دووهەم بۆ مشکی مناڵ تووشێبێت کە دین پێڕەوێکی تری بۆ داخڵەکەی هێشتا پێڕەوەکەی دایکی کامەڵ نەبووە چونکە ئێمە زانین پرۆسەی زمانپژان لە 3 مانگی کە لەسکی دایکەی هەتا 5 ساڵی ئەخایەنێ ئەنجا ئەمە پرۆسەکە کامەڵە بێت بۆیە ئەبێ زۆر وریایانە خێزان مامەڵە لەگەڵ ئەم قۆناغی تەمەنی مناڵ بکات و دواتر ئەم پرۆسەی زمانپژانە بەرەو گەشەکردنە ڕۆیەکە 10 ساڵی ئێستا نەتەوەی گرتووەکان بە بڕیارێک قەدەغەی کردووە نابێت هیچ مناڵێک تا تەمەنی 10 ساڵی بە زمانی دایکی بخوێنێ ئەبێ ڕشتەکانی خوێندنی تەنها بە زمانی دایکی بێ بۆیە تووشی ئەو ئارەشانە نەبێت کە لەوە ئەکەونەوە بە تایبەتی دایکان ئەرکێکی زۆر گەورەیان لەسەرە ئەبێ زۆر هۆشیار بن لەسەر ئەوەی کە بنیادنانی کەسێتی منداڵ لە قۆناغی منداڵیاتی هەموو یەکێک لە ئێمە ئەم کەسێتی هەمانە لە 5 ساڵی تەمەنمانە ڕەنگڕێژی بۆ کراوە بۆیە زمانپژان بەستراوەتەوە بە ئاکارپژانەوە زمانپژان بەستراوەتەوە بە بنیادنانی کەسێتیەوە 5 ساڵی تەمەنی یەکەم بە قۆناغی زێڕین و هەستیاری تەمەنی مرۆڤ دیاری کراوە کە بنیاتی کەسێتی کا دەستنیشانەکرێ ئەگەر ئێمە زمانی منداڵ لەویا بشێوێنین بە دڵنیاییەوە کەسێتێکی شێوا بۆ ئەو منداڵە دروستەکەین خاڵی دووهەم کە هەرمانە دامەزراوە پەروەردەیەکانە کە لە دایانگەرەوە تا خوێندنی باڵا کە زۆر گرنگە مامەڵە لەگەڵ ئەوە بکەن ئێمە بەداخەوە تا ئێستاش نازانین قۆناغی بنەڕەتی بۆ نامراوە قۆناغی بنەڕەتی لە پرۆسەی پەروەردەیە لەبەر ئەوەی نازانین چۆن ئەم بنەمایانە داڕژراون ناپرسین بۆچی زمانی دایک نە لە لای ئێمە بۆ لە هەموو وڵاتانە بە زمانی دایک بخوێنرێت لەبەر ئەوەی زمانی دایک تەنها کەناڵێکە کە ئێمە لە ڕێوە ئەتوانین بەهاکان لە مناڵە بچێنین قۆناغی بنەڕەتیش بۆیە پێوتێ بنەڕەتی ئەبێت تۆ لە ڕێی وانەی زمانی دایکەوە بەلا بنەڕەتەکان بچەسپێنی لە بناڵ سێهەم کەناڵ کە هەمانە ڕاگەیاندنەکانن زۆر بەداخەوە ڕاگەیاندنەکانیش ڕۆڵێکی زۆر نەرێنیە بینن لە ئەوەی کە زمانی کوردی بەلاوەتی سیرکرێ زمانی کوردی پەراوێز بخرێ ئێمە سیرەکەین ئەو جگە لەو پاشارگەردانی لە کەناڵەکانە هەیە بەداخەوە هەر کەناڵە ڕێنووسی خۆی هەیە هەر کەناڵە زاراوەی خۆی هەیە هەر کەناڵە جۆرێک لە ڕێنووس بەکارێنێ ئەم لاتینی بەکارێنێ ئەم ئارامیکە بەکارێنێ بەبێ وێ بگەڕێنەوە بۆ لا نظامستیەکەی ئەم زمانە لە هەمان کاتیشا برا بچی ئێن باوادەن ئەگەر من ئاسی ڕۆشنبیری کەسێک دەرخەم بەوەیە کە دووشە ئینگلیزی لە وشەکانما لە قسەکانما بڵێن بەداخەوە ڕەواج بەوانە ئەدەین برەمیان پێ ئەدەین کەوابوو ڕاگەیاندنەکانش ئەرکێکی سەرەکیان لەسەرە سەر لە نوێ بۆ ئێمە چکۆ بینەوە بە زمانی دایک خاڵێکی تر دامەزراوە کۆمەڵایەتیەکانە دامەزراوە ئاینەکانن کە ئەمانش بە هەمان شێوە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەرەوەی کە ئێمە چۆن هەوڵ بین زمانی دایک جارێکی تر تەشکۆ بکەینەوە زۆر سپاس دکتۆرە بچنەوە لای دکتۆرە فرەیدون دکتۆر لەسەر زمانی کوردی ئێمە زانین یەک زمانی کوردی هەیە
بەڵام ئێستا ئەڵەن زمانەکانی کوردی ئێمە زانی زمانی کوردی یەک زمانە لە چەندین دەڤۆک لە چەندین زار پێکاتەوە بەڵام زمانەکانی کوردی چییە؟ ئێوارەت هەم باش زۆر سوپاس ڕاستیەکەی بەر لەوەی بێمە سەر پرسیارەکەی بەڕێستان کار لەسەوە دەکەن کە بڵێن کۆمەڵک زمانی هەیە یا کۆمەڵی زمانە کوردیەکان نەخێر یەک زمانی هەیە ئەو زمانش کە بریتێ لە کۆمەڵک زار و بنزار و دەڤۆک بەڵام کێشەی ئێمە چییە؟ ئێمە بەڕاستی لە نەبوونی غیابی زمانی ستاندارد لە نەبوونی غیابی زمانی یەکگرتوو بۆ هەموو کورد بۆ هەموو باشەکانی کوردستان زارەکان ڕۆڵی زمانی ستاندار دەبین بتەوێت نەتەوێ ئێستا لە ڕۆژئاوای کوردستان ئێستا لە ماوەی ئەو دوان ساڵە کە ئەو ناوچەی خۆستەری ئازاد بووە لە بواری پەروەردە لە بواری سۆسیال میدیا زمانی کوردی لە نێوانکەوانە بە زاری کرمانجی دەخوێنێ لەوێ بۆتە ستاندارد یعنی زارەکە ڕۆڵی ستانداردی بینی ئەگەر بێت و ئەو ئەزمونە لە ڕۆژڵاتش دووبارە بێت و ڕەنگە با بڵێن لە وستانی لوڕستان کە 600 لەکن یا لۆڕن لەوانەیە دیسان ئەو زارە ڕۆڵی ستاندارد بینێتەوە بەڵام ئێمە بەڕێزان دکتۆر بێسون و دکتۆرە شینان کەسانی ئەکادیمین ینی ئەوان بەدیدێکی ئەکادیمانە ئیش لەسەر ستراکتۆری زمان لەسەر ئیتمۆلۆژی دەکەن لەسەر ساختاری زمان دەکەن زمانی کوردی وەک بنیادی وەک ساختار یەک زمانە بەڵام جیاوازیەکان لە زار و بنزارەکانە ئەو زار و بنزارانش ئەوانەی کە فارسی زانن یا عەرەبی زانن یا ئینگلیزی زانن یا هەر زمانێکە دەزانن کە هەموو زمانێک کۆمەڵک زار و بنزاری هەیە کێشەی نییە بەڵام کێشەی ئێمە نەبوونی قەوارەیە نەبوونی دەوڵەتە غیابی دەوڵەت وای لێ کردوون کە نەتوانین ئێمە لە سەئاسی پەروەردە و فێرکردن لە سەئاسی سۆسیال میدیا بەداخەوە ینی زمانێکی ستانداردمانی بێ دەبێت ئاماژە بۆش بکەم کە بەداخەوە دەبوو لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هەبوونی ئەوم کەناڵی میدیاییە ئەوم کەناڵە ئاسمانیە سۆسیال میدیا ڕۆڵێکی کارای جێڕابێ لە گەشە پێدانی زمانی کوردی بەڵام بەداخەوە دیسان دەبینین هەر کەناڵە و هەر رادیۆ هەر تەلەڤیزیۆن و هەر بێژەرە بەزار و بنزمار و بە زمانی گوند و خێڵەکەی خۆی دەدوێت سپاسم دەکەم گەلێک سپاس بۆ دکتۆرە شیلان دکتۆر بێسون دکتۆر فەریدون قسەکانی ئەوە یەک بە یەک زۆر بەسوود بوو هیوادارم بە هەمووانە بتوان زمانی کوردی بپارێزن لە هەموو هەڕەشەیەک لەوەی کە زمانێکی ستانداردمان هەبێ بۆ ئەوەی دەوڵەتێکیشمان هەبێ ئەگەر دەوڵەتیشمان هەبێ زمانەکەمان ئامادە بێ زۆر سپاس دەستان خۆش بێت